بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم لە ئەرکەکانیاندا شکستی هێناوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە دابینکردنی موچە شکستی هێنا و لە بەرەو مانگی هەشت دەڕۆین تاوکو ئێستا چارنووسی دابەشکردنی موچەی مانگی سێنا دیارە و ئاماژەکان بەوەرەچن کە لە 2020 حکوومەتی هەرێم تەنیا بتوانێت 5 موچە بە موچە خۆرامدات. هەرچی پەرلەمانی کوردستانیش تاوکو ئێستا نەیتوانیوە دانیشتنێک سەبارەت بە کێشە و گرفتەکانی خەڵکی کوردستان ئەنجام دات. بە میواندارێک لە بەڕێزان بێستون فایق ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرکێڕوا لە هەولێرەوە لۆقمان وەردی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەمین. حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پرسی موچە و دۆسەی نەوت و قەرزەکان ئامادە نییە بچێتە پەرلەمانی کوردستان. نیوەی یەکەمی ساڵی 2020 تێپەڕی. تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم موچەی مانگی 2 دابش کردووە و چارەنووسی دابشکردنی موچەی مانگی 3 نادیارە. کابینەی نۆیەمکە لە سەرەتای دامەزراندنیدا بانگەشەی ئابوووریەکی بەهێزی دەکرد لە ماوەی 1 ساڵی تەمەنیدا 8 موچەی دابش کردووە و 4 موچەشی نەداوە. ئاماژەکان بۆ ئەوە دەچن حکوومەتی هەرێم تا کۆتایی ئەم ساڵ ئەگەری هەیە بتوانێت 3 موچەی دیکە بدات، واتە لە ساڵی 2020دا دەتوانێت 5 موچە بدات. لەسەر دۆسەی دواکەوتنی موچە و لێبڕینی موچەی موچەخۆران پەرلەمانتاران بە یاداشتی جیاواز داوایان کردووە حکوومەت بێتە پەرلەمان، بەڵام حکوومەت ئامادە نییە. پەرلەمانی کوردستان ماوەی خولی بەهاری بۆ 1 مانگ درێژ کردووەتەوە، بەڵام لە ماوەی 20 ڕۆژی ڕابردوودا نەیتوانیوە هیچ دانیشتنێک بکات و لە دوای 10 ڕۆژی دیکەش دەچێتە پشوو بۆ ماوەی مانگێک. لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێم لەسەر دۆسیەی نەوت ئامادە نییە بچێتە پەرلەمانی کوردستان و داتای نەوتیان بۆ ڕوون بکاتەوە. بە پێی راپۆرتی دیلۆت بۆ ساڵی 2019 حکوومەتی هەرێم کەمتر لە 40 داهاتی نەوتی بۆ ماوەتەوە و زیاتر لە 60 داهاتی نەوت بۆ قەرز و کرێی کۆمپانیاکان دەڕوات. هەروەها لەسەر دۆسەی 27 ملیار قەرزەکە فراکسیۆنە ئۆپۆزیۆنەکان داوایان کردووە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی بانگێشتی پەرلەمان بکرێن، بەڵام یاداشتەکان لەلایەن سەرۆکاتی پەرلەمان پشتگوێ خراوە. پەرلەمانی کوردستان بە دۆخێکی خراپدا تێدەپەڕێت و لە ماوەی نزیکەی 2 ساڵدا 5 یاسای هەموار و پەسەند کردووە و یاداشتەکانی پەرلەمانتارانیش بۆ بانگێشتی حکوومەت تۆزی لەسەر نیشتووە. هەشتادەنگ پێشنیاری دووەم هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاک بێستون بەخێر بێت، سوپاس بۆ ئامادەبوونتان لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە ئەرکەکانی حکوومەت، بە دیاریکراوی ئەرکەکانی حکوومەت چییە و ئەم حکوومەتی ئێمە چی کردو بۆ خەڵک؟ سڵاو بۆ جەنابتان و بۆ بینەرە بەڕێزەکانیش. لە حەقیقەتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە پێی ئەوترێ کابینەی حکوومەتی کوردی لە دوای ساڵی 91 و 92 کە تەسیسە بێت تاوەکو ئێستا لە حەقیقەتە هیچ ساڵ و مانگێک نەبووە توانی بێتی چوارچێوەی نیگەرانی و چوارچێوەی ناڕزایەکانی خەڵکی کوردستان تێپەڕێنێ و هیچ کابینەیەکیش نەیتوانیوە پڕبەپێستی کابینە و بمانای کابینەی حکوومەتداری و دەوڵەتداری لە کوردستانە ئەرکە وەزیفیە گرنگە خزمەتگوزاریە دەوڵەتیەکانی سەرشانی بەرامبەر بە خەڵک، بەرامبەر بە موچەخۆرەکان، بەرامبەر بە دەوایرەکانی خۆشی جێبەجێ بکە. دواترین یعنی نمونەشمان ئەم کابینی و کابینەی پێشووە کە بەداخەوە هەموو ئیشی وەزیفی حکوومەتەکە بووەتە پیاکردنی موچە و دابشکردنی بەسەر فەرمانبەرانە، ئەو وەزیفەیەش ناتوانن خۆی جێبەجێ بکەن لە کاتێککە ئەمە نەگوواجبە، ئەمە حەق و بەرامبەریە، واتە فەرمانبەر وەزیفەی خۆی جێبەجێ ئەکا و پایەکانی حکوومەت لە خوارەوە ڕاگرێ و ئەرکەکانی سەرشانی حکوومەت بریتە لە فەرمانبەرەکان. حکوومەت ئالەتێک نییە، تەلەڤیزۆنێک نییە، ئەم جیهازە نییە. حکوومەت بریتە لە چوارچێوەیە کە فەرمانبەرەکان پایە گرنگەکانی ئەو دامەزراوەی دەوڵەتن و ئیدارەیەدەن لە سەحە، لە تەربیە، لە داو دەستگاکانی تر، لە سێکتەرەکانی تری خزمەتگوزاری. خەڵک ئەو پایەیەنی حکوومەتن لە خوارەوە ئیشەکانی خۆیانەکەن
بەڵام سەری هەرێمەکە نیزامەکە ناتوانێت لە بەرامبەر ئەوەیە ئەرکی سەرشانی خۆی کە زۆر بەسیتە موچێ بیانداتەیە. بەڵێ ئەوەی کەنی لە خێرەکانی حکوومەتەکە دابشکەین بۆ خزمەتگوزاری بۆ موچە بۆ ئازادی بۆ پاراستنی بڵین خاک و سنوور لە لە موچەکەش تواز دەوانە هەمووی بێ نەجارێ موچەکە کە ئەرکی سەرشانێتی وەزیفەی یەکەمێتی ناتوانێت جێبێت. بەڵام ئەوەن دەڵێن حکومڕانی هەر موچە نییە، هەر موچە دابشکردنیە گوایە شتی تریش دەکەن لە پاڵموچێ ئەوشمی خۆیان. ئەزانی ڕاستە حکوومەتداری هەر موچە نییە، بەڵام مادام تۆ بە درێژایی 15 ساڵی ڕابردوو تەنها زانی وتە خەڵک بکەی بە موچەخۆر نیوەی مجتەمەعەکە و کردووە موچەخۆر و فێری موچەت کردووە، هەرچی سێکتەرەکانی تری ژیان هەیە وەسانوتە لە وڵاتەیە بەس لەبەروی خەڵک بکەی بە موچە گوندەکانی وێران کرد، خەڵک فێری ئیشی تر نەکردووە، شەریکات نییە، ئیستیسمار نییە، هیچ ئیشێکی تر لە وڵاتەکەیە نییە کە تۆ دەسەبەر کردبێت تەنها لە تەعینات و لە موچە بڕینەوە نەبێ ئێ موچەکەش ناتوانانی وەکو خۆی دابش بکەی. ڕاستە ئەرکی حکوومەت و وەزیفەی حکوومەت تەنها موچە نییە، بەڵام مادام بەشی زۆری مجتەمەعەکە موچەخۆرە و لەسەر موچە ئەژی تۆ ناتوانانی ئەوە بکەی کەواتە هەر لە ڕێوە تۆ فی سفر بووی. ئەگەر نا وەزیفەی تر بێگومان وەزیفەی تری حکوومەت هەیە بێ سنوور بپارێزێکە بەداخە ئەوی ژوک و خۆی جێبەجێ ناکە، حکوومەت ئەبێ جارێ ئێمە ئەبێ باسی ئەو بکەین لە کوردستانە شتێک هەیە بە ناوی حکوومەتەوە ناڵێم نییە ناتوانم فی سفری بکەم، بەس بەڕاستی ئێمە حکوومەتێکمان نییە دوان وسیانمان هەیە، ئیدارەیەکمان نییە دوان وسیانمان هەیە، خاوەنی یەک سنوور نین لە ناو خۆیان، ئێمە سنوورەکانمان جیاوازە، دام و دەستگاکانی دەوڵەتمان کە بریتین لە دەستگا ئەمنیەکان و دەستگاکانی تر دابەش بوون بەسەر حیزب ڕئیسیەکانە کە یەکێتی و پارتین، نیوەی خاکەمان بەدەستی حکوومەتی عێراقەوە بوو ئەوەمان لە دەستداوە، سنوورەکانی ئەمدی و ئەودیومان کە ئێران و تورکیان تۆباران نەکرێن، یعنی تێبینی زۆر لەسەر پایەکانی تری حکوومەتداری و دەوڵەتداری لە کوردستانە هەیە، بەڵام ئەوەی کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکەوە هەیە دابینکردنی ژیانی خەڵکە چه ئەوانی کە لە دام و دەستگاکانی دەوڵەتەکەیە وەزیفەیان هەیە و پێویستە پاداشتەکەیان پێ بدرێ، حەقی ئەرکەکەیان پێدرێ کە موچێت تۆ ناتوانانی بیدەی ئێکەواتە لە یەکەم پایەی گرنگی حکوومەتە کە بریتە لەم ئەرکە سەرەکیت تۆ نەوتوانیەوە جێبەجێ بکەی کەواتە فەشەل هێناوە. بۆیە یعنی بە مانای کەلیمە ئەگەر ئێمە پێناسەیەک بۆم حکوومەتی کوردستانە فەشەلە بڵێن هەموو کابینەکان وەکو یەکن. ئەزانی کاکە حەکیم ناتوانین بڵین تەنها ئەم کابینەیە و هەموو مەسئولیاتەکە بخینە سەر شانی ئەم کابینەیە یان وەکو ئەم کابینەیە ئێڵێ هیچ لەسەر شانی من نییە و خەتای ئەوانی ترێنە، هەر هەمویان وەکو یەکن و لە بیدایەتەوە هەمویان مەسئولن، هەموو کابینەکان یەک لە دوای یەک تەواوکەری یەکن و بە درێژایی نزیکەی 30 ساڵی حکومڕانی کوردی یەکێتی و پارتی لە حکوومەت هەبوون، بۆیە کەسیان ناتوانن خۆیان لەبەر پرسیارەتی بدزنەوە. ئەم کابینەیەش ناتوانێت خۆی بدزێتەوە بڵێ کابینەی پێش من مەسئولە من مەسئول نیم، چونکە ئەم کابینەیە شەر درێژکراوی کابینەکەی ترە و حزبێکی تر ئینقلابێکی تر سەرۆکی تازە هەر کاکە ئامۆزای سەرۆکەی ترە لە حزبەکەی سەرۆکەی ترە خۆ لە حزبێکی ترەوە نهاتووە لە شوێنێکی ترەوە سەرۆکی حکوومەت نهاتووە. یعنی ئەم قسەیە من بۆ خۆم بە قسەیەکی بەجێی نازانم پێمان وابێ ئەم کابینەیە بەرپرس نییە یان ئەوەی تر بەرپرس نییە نازانم چی. ئەم کابینانە هەمویان بە درێژایی ئەوەندە ساڵ درێژکراوە یەک نیزامی حکومڕانی لە کوردستانە کە یەکێتی و پارتی تەسیسیان کردو خۆیان بەرپرسن لی. باشە سپاس دەکەم دواتر لەسەر چاکسازی قسە دەکەین. کاک لوقمان جەنابیشت بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر لە بارەی پەرلەمانەوە پرسیار لە بەڕێزت بکەم، ماوەی مانگێک ئێوە پشووی بڵین خولی بارەتان درێژ کردەوە بەڵام 20 ڕۆژ تێپەڕیوە، بۆچی کۆبوونەوەیەک نەکرا ناکۆکیەکان چین لە پەرلەمان کە کۆبوونەوە ئەنجام نادرێ؟ بەڵێ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی ئازیزی کەناڵی پێیام و بەخێراتنی میێوانە بەڕێزەکەشتانەکەین کاک بیستون. بێگومان خۆتان نەزانن لە ماوەی ڕابردوودا بەهۆی دۆخی تەندروستی هەرێم و جیهان کە دووچاری ڤایرۆسی کۆرۆنا بوو، کارەکانی پەرلەمانی کوردستان لە وەرزی بەهارە پەچی خرا، بەڵام دواتر بەگرتنەبەری ڕێکاری تەندروستی بڕیاردرا کە کارەکانی پەرلەمانی کوردستان دەست پێ بکرێتەوە، بەداخەوە ڕووداوی 5 ڕووداوێکی ناخۆش بوو، جارشتر کارەکانی پەرلەمانی کوردستانی هەڵپەسارد و دوجار با بڵین ماوەی وەرزی بەهارەی یاسادانان تەواو بوو، بەڵام پەرلەمانی کوردستان لە دوا دانیشتنی خۆیدا مانجێکی درێژ کردەوە. لەگەڵ درێژکردنەوەی ئەم مانگەی کە لە پشووی پەرلەمانی کوردستان بوو بۆ ئەوەی کە ئێمە قسە و باس لەسەر کۆمەڵی پرسی گرنگ و چارەنووساز بە هەلومەرزی ئێستای کوردستان و تایبەت بە بژێ و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین. هەروەک سەرۆکی پەرلەمان ڕایگەیاند کە پەرلەمان دانیشتن ناکات تەنها بۆ مناقەشە و گفتوگۆکردن نەبێ لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان و موچەی هاوڵاتیان و کێشە داراییەکانیان و باشکردنی ژیان و وزەرانی هاوڵاتیان. لە ماوەی ڕابردوودا لێژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی کوردستان ڕاست پێدران بۆ ئەوەی کە راپۆرت پێشکەش بکەن
سەبارەت بە دۆخی دارایی هەرێم ووا بڕیار بوو حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرۆکی حکوومەت لە مناسبەی جەژندا ڕایگەیان کە هەرێمی کوردستان 27 میلیارد دلار قەرزدارە وا بڕیار بوو لیستی قەرزەکان بنێدرێتە پەرلەمانی کوردستان دانیشتن لەسەر بکە و هەروەها لیژنەی دارایی راپۆرتی تایبەت لەسەر دۆخی دارایی هەرێمی کوردستان پێشکەش بکاوە تایبەت بە ئەو دۆخە داراییە کە ئەمڕۆ هاتۆتە پێش کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە مانگەکانی ڕابردوو 75 ڕۆژ موچەیەکیان وەگرت لەم مانگەشدا تاکو ئێستاش موچە دابەشکردن بەردەوامە لە ماوەی زیاتر لە 60 ڕۆژ و هەروها چارەنووسی مانجی داهاتوش دیار نییە و کێشە هەڵپەسێراوەکانمان لەگەڵ عێراق وهروها لەشکرکێشی تورکیا بۆ سەر خاچی هەرێمی کوردستان تۆپبارانەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەمانە کۆمەڵێک پرسن کابێ پەرلەمانی کوردستان لەسەریان دابنیشێ تاکو ئێستا هەروەها جگەلەوە فراکسیۆنە جیاوازەکان داواکاریان پێشکەش کردووە بۆ ئامادەبوونی سەرۆکی حکوومەت جێگیری سەرۆکی حکوومەت وەزیری دارایی کە گفتوگۆ بکەین تا تایبەت لەسەر پرسی قەیرانی دارایی و ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تاکو ئێستا وەڵامی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان نەهاتۆتەوە بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەت و ئەو وەزیرانەی کە پەیوەندیدارن بە پرسی دارایی و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان بۆیە پەرلەمانی کوردستان تاکو ئێستا دانیشتنی نەکردووە و بێگومان ئەم هەفتەیەش هیچ دانیشتن نابێت. باشە کاک لوقمان سەبارەت بۆی کە ئەمڕۆ هەواڵێک بڵاو بۆ سەبارەت بە بایکۆتی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمان ئایا یەکێتی نیشتیمانی کارەکانی لە پەرلەمان هەڵدەپەسێرێت زانیارە دروستەکە چیە لەو بارەوێت بڕیارێک هەیە یاخود تەنیا دەنگۆیە؟ فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان کارەکانی لە پەرلەمانی کوردستان بەردەوامە و دەوامەکەن لە لیژنەکان کاری لیژنەکان دەوامی یاسایی پەرلەمان بەڵام هەروەک ڕامگەیان پێشووتر تێڕوانینی ئێمە وایە ئەبێ پەرلەمانی کوردستان بۆ پرسە چارەنووسازەکان دابنیشێت بەتایبەت پرسی موچە و ژیان و گوزەرانی هاوڵاتیان و هەروها لێشتا ناشارینەوە کە کۆمەڵێک گرفتی سیاسی لە هەلومەرجی ئێستای کوردستان لە نێوان هێزە سیاسیەکاندا هەیە بەتایبەت ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتنامەیەکی سیاسیمان هەیە بۆ دابەشکردنی پۆستەکان سەرڕەوەی ڕێکەوتنامەی سیاسیمان هەیە کە هەمومان هەر سێلامان یەکێتی هەیەتی لەگەڵ پارتی بزوتنەوەی گۆڕان هەیەتی لەگەڵ پارتی بۆ ئەوی شەریعەتێکی ڕاستەقینە لە پایە جیاوازەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بین نەکاوە ئێمە هەستەکەین ئەم ڕێکەوتنە لە ئاستی پێویستدا جێبەجێ نەکراوە بۆیە وا پێویستەکە جارێکتر دابنیشینەوە بە ڕێکەوتن ئیعادە نەزەرێک لەسەر ڕێکەوتن نامەکەمان بکەینەوە بۆ ئەوی ئەگەر ئێمە هاو شەریکین لە حکومڕانی بە شەریکێکی حەقیقی بین ئەگە سەرۆکایەتی پەرلەمان لە دەست یەکێتی نیشتیمانی کوردستانێمە نامانەوێت لە مەساڵحی حیزبی خۆمان بەکاری بێنین بەڵام ناشمانەوێت سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان یان زۆرینەیەکی سەپێنراو لە پەرلەمانی کوردستان بارا بە شێوەیە کاراستە بکرێت کە 2000 ببێتە مای تێکدانی یەکڕیزی نێوان خەڵکی کوردستان یاخود پەرلەمان نەتواندرێ ڕێگری لێ بکرێت لەسەر پرسە چارەنووسە سازەکان بەتایبەتەوە کە پەیوەستە بە خۆشگوزەرانی و چاکردنی دۆخی دارایی هەرێمی کوردستان کۆ ببێتەوە بۆیە ئەگەر بۆ پرسە لاوەچیەکان کۆ ببینێمە تەسەوڕ ئەەکەم کۆ نەبینەوە باشترە لەوەی کە ئێمە بین بەکاری لابەلا سەرقاڵ بین ئێمە ئەمانەوێت لەسەر پرسی دارایی و لە هەموو دنیادا وایە سەرۆکی حکوومەت بێتە بەردەم پەرلەمان ڕوونکردنەوەمان بداتێ لەسەر 27 میلیارد دۆلاری قەرزەکانی هەرێمی کوردستان و لەسەر قەیرانی دارایی و لەسەر هەنگاوەکانی حکوومەت بۆ ئایندە چۆن دەستەبەری موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکە لەم مانگەدا 121 بڕا ئامانجی داهات و وا ڕاگەیەندرا تەنها بۆ ئەم مانگەیە ئەوەی ئێمە زانیاریمان هەبێ بۆ مانجی داهاتوش هیچ زەمانەتێک نییە کە موچە لە کاتی خۆیدا بدرێ یاخود بەبێ لێبڕین بدرێ بۆ ئەمانە پرسی گرنگە نەبێ لە پەرلەمانی کوردستان تاوتوێ بکرێن سەبارەت بەوە ئێمە ئەمڕۆژ لە بینایی پەرلەمانی کوردستان دەواممان کردێ لە لیژنە تایبەتمەندەکان کارەکانی خۆمان ڕایی ئەەکەین بەڵام تێڕوانینمان بۆ دانیشتەکانی پەرلەمان ئەوەیە ئەبێ پەرلەمانی کوردستان لەسەر ژیان و گوزەرانی و قوتی هاوڵاتیان دانیشتن بکە ئەگەر بۆ پرسە لاوەشیەکان دانیشتن نەکا باشتر باشەکە لوقمان زۆر بە کورتی نێەوەی کەم تێگەشتمەوە لە بینای پەرلەمان دەبن بەشداری لیژنەکان دەکەن سەرۆکی پەرلەمان لەوێ ئامادەیە بەس ئەگەر دانیشتنێکیشی بکرێت لە پەرلەمان تا دانیشتن لەسەر موچەوە نەکرێت بەشداری کۆبوونەوەکانی پەرلەمان ناکات بە کورتی بێت دواتر کڕێمۆلا
ئێمە بەشداریکردن نییە سەرۆکی پەرلەمان بڕیاری دانیشتنی پەرلەمانەدا ناکرێت دانیشتن بەبێ سەرۆکی پەرلەمانی کوردستان بکرێ بۆیە وەکو باسم کرد ئاماژەم پێدا ئێمە کۆمەڵێک ڕێکەوتنامەی سیاسی هەیە بۆ پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستانە بێ ئەم ڕێکەوتنامانە وەکو خۆیان جێبەجێ بکرێ من ومێدەوارم بتوانین بە هەموو هێزە سیاسیەکان قەیرانەکان کێشە سیاسیەکانمان چارەسەر بکەین لە ئاستی سەختی قۆناغەکە و لە ئاستی داوا و داخوازی خەڵکی کوردستان دابین بۆی بتوانین ئەم قۆناغە سەختە تێبپەڕین. سوپاس دەکەم کاک لوقمان کاک کێ بێسم گرم و لای بڕێزت لە مەسلەی موچە و مەسلەی چاکسازیش ئەم کابینەیە کە بەڕێزوتر لە مەسلەی موچە شکستی هێناوە هی لە چاکسازی ڕاستەقینشە شکستی هێناوە بێگومان هیچ یەکێک لەو چاکسازیانی کە ئەم کابینەیە ئیدیعای کرد کابینەی پێشوش ئیدیعای کرد هیچ یەکێک لەوانە لە ئەمری واقعە وەکو خۆی 100% جێبەجێ نەکراون بەدیوەکەی ترە ئەو چاکسازیانی کە حکوومەت ئێستا ناوبەناو دەستیشی بۆ ئەوبا چاکسازی فعلی نین و تەنها خۆی بینیوەتەوە لە خەرجەکانە لەناو خەرجەکانیشە خۆی بینیوەتەوە لە موچە و ئەو ینی منحانەی کە بۆ مثلەن زیندانیانی سیاسیان کە سوکاری شەهیدان ئەوانە دابین کراون بۆیە من بۆ خۆم وایە بینم ئەمانە پێی ناوترێت چاکسازی سێکتەری زۆر گرنگ و زۆر مهم هەیە ئەبێ یەکەم جار سوڵتەی تەنفیزی دەستی بۆ بەرێ و ئەوانە چاک بکە پێشەوەی دەست بۆ موچە و قوتی خەڵک ببە مەسەلەن ئێستا دیقەتی کابینەکەی موستەفا کازمی بدە لە عێراق کە جەناب تەزانی ئەم کابینە تازەیە کابینەی دوای زنجیرەیەک خۆپشاندانی توندی چەند مانگەیە لە عێراق کە کابینەکەی عەبدولمەهدی بە هەڵوەشانەوە کۆتایی پێهێناوە چەند کارەکتەرێکی تریشی دوای ئەوەی کە ڕاست پێدان بۆ تەشکیلکردنی کابینە ڕەت کردەوە و یعنی خۆپشاندانەکان ئەوەندە خۆپشاندانی جدی و فعلی بوون ئەم کابینەیە لێ بەرهەم هاتوو ئەم کابینەیەش دیقەتی چاکسازیەکەی بدە لە کۆمەڵێک سێکتەری زۆر گرنگەوە دەستی پێ دوو مانگ و 13 ڕۆژە دەست بەکار هەرچەنە لە نێو کەوانەیەکە ناتوانین تەقیمی کابینەکە بکەین سەرکەوتۆ بێ یان نە باشە بێ یان نە ئەمە بیدایەتەکەیەتی هێشتا زۆر بۆی تۆ بە کابینەیەکی باشیان خراپی هەڵسەنگێنی بەڵام ئەو هەنگاوانەی کە دەستی بۆ بردووە لە حەقیقەتە چاکسازی بنەڕەتی بۆ سێکتەری ئابووری لە وڵاتێکی شکست خواردووەکو عێراق یان لە هەرێمێکی شکست خواردووەکو هەرێمی کوردستان دەبێت لەو سێکتەرانەوە دەست پێ بکات کە ئەم سەرۆگۆزیرانی عێراق دەستی بۆ بردووە بێ ئەوەی بگەڕێتەوە بۆ خەرجەکان کە هەندێک هەنگاوی ناوە لە ڕێکخستنەوەی موچە و گەڕانەوەی هەندێک عەدالەت ئەوانە بەڵام لە ئەسڵی بابەتەکەەوە دەستی پێ کردووە کە داهاتیش کوێیە خاڵە سنوورەکان و نەوت و کۆمەڵێک بابەتی ترە دیقەت بدە بەشی زۆری خاڵە سنوورەکانی عێراقی کۆنتڕۆل کردوتەوە لەلایەن هێزی دژەتیرۆر کە هێزێکی نظامی عێراقن واتە لە هەرێمی کوردستانی هەنگاوی یەکەمی چاکسازی ئەبێت دەست ببرێ بۆ سەرچاوەکانی داهات نەک دەست ببرێ بۆ خەرجەکان کە خەرجەکانیش مهمە پێویستە پیاچوونەوەی بۆ بکرێت پێویستە عەدالەت لە موچەیە هەبێ مەسەلەن موچەی پلە باڵایەک ئەوەنێ و کەسێکی تر لە خوارەوە ئەوەنێ ئەمانە پێویستی بە پیاچوونەوە هەیە بە ڕێکخستنەوە هەیە بە چەسپاندنی عەدالەت لەناو قایمەی موچە هەیە بەڵام هەنگاوی یەکەمی چاکسازی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لە نەوتەوە دەستی پێ بکات کە داهاتی نەوت ناشەفافە و بەشی زۆر کە هەندێک جارە چێتە نزیکەی 150 کۆی داهاتی نەوت بۆ حەقدەستی شەریکات و دەرهێنانی نەوت و فرۆشتن و ئەوانە ئەڕواکە لەو دیوشەوە شەریکاتەکانی حیزبەکانن خۆ شەریکاتی کێن ئەبێ ئەم سێکتەرانە دەستی بۆ ببرێ گومرکەکان دەستی بۆ ببرێ ئەو داهاتانی تر دەستی بۆ برێکە دێنە خەزێنەی دەوڵەتەوە و بەشی کەمان دێتە خەزێنەی دەوڵەتەوە بەشە زۆرەکەی ئەچێتە خەزێنەی حیزبەکان و کارکتەرەکانی ناو حیزبەکانەوە ئەمانە هەنگاوی گرنگی چاکسازین کە لە هەرێمی کوردستان بە هیچ جۆرێک کەس بەلایان ناچێ نەک ئەوەی کە دەناچێ خۆی ئێستا دێمە سەرەوەی بۆ لای خۆی دەسەڵاتێکی زۆری هەیە جێگری سەرۆکی حکوومەت کاکە ناتوانن ئەمانە کۆمپانیای گەورەی حیزبەکانن ئەم کۆمپانیایانە دەرهێنانی نەوت مەسلەی گومرکەکان مەسلەی قاچاقچێتی بە نەوت و بە دەرمان و بە دووگ و بە جگەرە و بە نازانم چی ئەمانە مەساڵحی گەورەی حیزبەکان و کارکتەری ناو حیزبەکانن بۆیە دەستی بۆ نابرێ دیقەت بدە هەر جارێک لە هەرێمی کوردستان باسی چاکسازی ئەکرێ کلکوگوی موچاکەن لە 2014 تا ئێستا کە حکوومەت هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی بۆتەوە دیقەت بدە هەر حکوومەت هەرێمی کوردستان کۆمەڵی قەیرانی دەرکرد و قانونێکی پرۆژەیەکی نادە پەرلەمان بووی پەرلەمان بکاتە قانون هەر دێن و ئەچن بە دەوری موچە ئاخورێنەوە ئەو کات بە ناوی پاشەکەوتەوە بەشی زۆریان لێبڕی دواتر هەڵیان وەشانەوە ئێستا ئەم کابینەیە بە ناوی نازانم بە ناوێکی ترەوە هاتۆ دیسان کلکوگوی موچەی کردو و لە موچەی بڕیوەتەوە یعنی هەموو چاکسازیەکەی ئەمان بە دەوری موچەیە دێن و لە چوارچەوەی موچە بڕین و موچەکەمکردنەوە و پاشەکەوتکردن و ئەمانەیە چاکسازی ئەەکەن لە کاتێکا وەکو وتمان چاکسازی فعلی دەستبردنە بۆ سەرچاوەکانی داهات جگەلەوە کاک حەکیم ئەم وڵاتی ئێمە هەرێمی کوردستان یاخود جێگرەکەی بەسەر خاڵە سنوورەکان ئەوەی کە بەڕێز دەڵێ کاری قاچاقچێتی هەیە ڕای بگرێت بۆ نییە حکوومەت چۆن ناتوانێت بۆ مستەفا کازمی لەناو ئەم فەوزایی عێراقا
لەم لاوە شیعە بۆسێ لەو لاوە دەستی ئێران لەو لاوە دەستی ئەمریکا دەستی غەرب و شەرق لە عێراق هەیە بۆ هاتوانی هەموو سنوورەکانی کۆنتترۆل کردو ئەچێ وردە خەریکە کۆمەڵی هەنگاوی گرنگەنێ کە هەمومان بەلامانەوە شتی باشە ئێمان بۆ ناتوانن بێگومان ئەگەر ئیرادەیان هەبێ ئەگەر خۆیان زەرمەند دەمت لە پشتەوە دەستی بۆن بەڵام بێگومان چکە زەرمەندی یەکەم حیزبە گەورەکان ئەمان دەستی بۆ نابن ئەزانی کاک حەکیم خاڵێکی زۆر گرنگ هەیە لەناو هەموو چاکسازیەکانە ئەبێ بکرێ مەسلەی دانانی قانونی بودجەیە ساڵانە لە هەرێمی کوردستان کە نزیکەی 7 ساڵ هەرێمی کوردستان قانونی بودجەی نییە کە قانونی بودجە دەرخستەیەکە سکرێپتێکە داهات دیارریەکە خەرجیش دیارریەکە ساڵانە لە وڵاتە ئەمە ئەبێ بە فلتەری پەرلەمانە بڕوە ئەم خەرجیانەی کە حکوومەت بە کەیفی خۆی زیادێکە و کەمێکا و لێ بڕێتەوە ئەمە دەسەڵاتی حکوومەت نییە ئەمە ئەبێ ساڵانە پەرلەمان لە چوارچێوەی قانونی بودجەیە ئەمە ڕێک بخاتەوە. سپاس دەکەم دەتەگەرم وڵای بەرز کاک لوقمان بگەرم وڵای بەرز هەرچەندە پێش پرسیارم لێکردی بەڵام زۆر سیاسیانە وەڵام دامەوە وەڵامێکی بڵێن بە دیاریکراوی بڕیاری یەکێتی بۆ پەرلەمان چییە بە دیاریکراوی بەشداری کۆبوونەوەکان ناکەن بەشداری دەکەن چونکە زۆر ڕوون نەبوو لام نازانم ئەگەر بەپێی پێڕەوی ناوخۆی پەرلەمان سەرۆکی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بانگشتی کۆبوونەوە ئەکا ئێمە تێڕوانینی ئێمە ڕوونە پێم وایە بە ڕوونی وەڵاممدایەوە ئێمە پێمان وایە ئەگەر دانیشتن بۆ پرسی موچە و بۆ پرسەکانی کە پەیوەستە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان نەبێ نەکرێ باشترە و تاکیدم کردەوە لەوەی کەەوە ئێمە ڕێککەوتنیاکی سیاسیمانەی هەستەکەین ڕێککەوتن نامە سیاسەکە و خۆی جێبەجێ نەکراوە بۆیە پێویستیمان بۆ هێزار شتێت بەمەدا بچینەوە جگە لەوە هەستەکەین دەستێک هەیە کە ئێوە ڕۆڵی پەرلەمان ناشرین بکە یان دەوری پەرلەمان کەم بکاتەوە یان پەرلەمان وەکو دامەزراوەیەکی یاسادانانی دەستەکە لەکوێیە ڕۆڵەکەی کاڵکراوەتەوە دەستێک هەیە وازحە لە هەرێمی کوردستان خۆ ئێمە هەموو لایەکمان ئەزانین کە ئەمڕۆ زۆرینەیەک لە پەرلەمانی کوردستاندا دروست کراوە بەداخەوە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک هەنگاو نرا بە ئاقارێکدا کە با بڵێن بە ئامانجی تێکدانی یەک ریزی نیشتیمانی بوو سەرڕای ئەوە ئەبێ بەرپرسانی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان تاکیدم کردەوە لە سەرۆکی حکوومەت و لە جێگری سەرۆکی حکوومەت و لە وەزیری دارایی بێنە بەردەم پەرلەمان بۆی بتوانن کە ڕوونکردنەوەی پێویست بدەن سەبارەت بە دۆخی دارایی هەرێم چۆن هەرێمی کوردستان دوای ئەو زەمەنە لە حکومڕانیە دوای ئەو هەموو سەرچاوە زۆرە لە وزە و نەوت کە هەیە و دوای بڕیاری هەڵەی ئابووری سربەخۆ و ڕەوانەکردنی نەوت و گرێبەستی 50 ساڵە لەگەڵ وڵاتی تورکیا کە لە هیچ دەوڵەتێکی دنیادا نەبووەتەوە هەموو هێلکەکانی خۆت باوێ سەبەتەی وڵاتێکی دەر و دراوسێ کە هەمیشە هێرش بکاتە سەر وڵاتەکەت بێگومانەمە ئابوووریەکە تەخنچێنێ ئەگەر بنمونە بێنینەوە لە مانجی ڕابردوودا باە 312 میلیۆن دلار بە سەهوو نەچم نەوت فرۆشراوە کەچی 82 میلیۆن دینار میلیۆن دلار هاتۆتە وەزارەتی دارایی کە ئەمە تەسەوڕ ناکەم لە حکومڕانی هیچ وڵاتێکدا سیاسەتی نەوت بەم شێوازە هەبێت بۆی ئەمانە پێویستیان بە پێداچوونەوەی جددی هەیە باقی دەکەمەوە تێڕوانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەم شێوەیە کە ئێمە ئەبێ لەسەر ژیانی خەڵک قوتی خەڵک و لەسەر چاکردنی بژێوی ژیانی خەڵک قسە بکەین و هەموو هەوڵکمان بە ئاراستەی ڕێککەوتنبان بێ لەگەڵ بەغدا چونکە پێمان وایە تاکە دەرچەی دەربازبوونی هەرێم لەم دۆخەت سەختەی داراییەی کە ئەمڕۆ تێککەوتووە ئەوەیە کە ئەبێ ئێمە بە هەر شکڵێک بێ لەگەڵ حکوومەتی فیدراڵی ڕێککەوین بۆی بتوانین لانی کەم هەنگاوێک بچینە پێش بە ئاراستەی دەربازکردنی هەرێم لەو قەیرانە سەختە داراییە کە ئەمڕۆ تێککەوتووە کە تەنانەت نەک پرۆژەی خزمەت گوزاری ناتوانێت موچەی فەرمانبەرەکانی دابین بکات بۆیە ئەمە سەر ڕێڕای ئەوەی کەوا ئەبێ کە من هاوڕام لەگەڵ برای بەڕێزم کاک بێستون کە ئەبێت چاکسازی تەنها لە کاتێک کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی بۆ یەکسەر پەنانە پەلاماری موچە نەدرێ موچەی فەرمانبەران کەم بکرێتەوە بەڵکو ئەبێ چاکسازی لە سێکتەرە جیاوازەکان بکرێت بەتایبەت لە سێکتەری وەبەرهێنان کە مەجالێکی زۆری گەندەڵی و بەهەدەردانی سامانی وڵاتی بۆ هەندێک کۆمپانیا کە ڕەنگە ئەشخاص ئیسیفادەی لێ بکات هێشتۆتەوە جگەلەوە مەسلەی نەوت و گاز کە تاکو ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانیان بەو ئامارە و بەو داتایانە نییە کە حکوومەت ئەیان خاتەڕ و سەبارەت بە داهاتی نەوت و گاز واروەها لە بواری باز و دەرامەتی ناوخۆ خاڵە سنووریەکانیش بێگومانە بێ حکوومەت هەنگاوی جددی بهاوێ پێمان وایە ئەگەر ئەم چاکسازیانە بکرێن ناڵێم قەیرانەکە بە تاواتی تێپەڕینین بەڵام ڕەنگە باری حکوومەت تۆزێک سوکتر بێ لەو بارە
قرس و لارێک کە ئەمڕۆ کەوتۆتە سەرشان. باشە کاک لوقمان وەکو ئەوەی کە بەڕێزت ئاماژت پێکرد پێداچنەوە بە ڕێکەوتنەکان لەمە دوای مامەڵەیەکێتی چۆن دەبێت بە تایبەتی کە بڕارێکی سەرۆکی پەرلەمان کاری پێنەکرێت بۆ نمونە لە هەڵۆشانەوەی پارێزبەندی سۆران عومەر لەمە دووە ئەگەر بڕیارەکانی سەرۆکی پەرلەمان کاریان پێنەکرێت سەرۆکی پەرلەمان یاخود بڵین فراکسیۆنەکەی ئێوە چێڵ وێستێکتان دەبێت کە تەناو دامەزراوێش لە سێ سەرۆکاتەکان بەرەزێەوەی ئێمە لە بیدایەتی هاتنە پێشی مەسەلەی پارێزبەندی کە ڕەنگە زۆر قسەمان لەسەر بابەتە کرد بێ ڕامان گەیاند و ڕوومان کردەوە کە ئێمە وەک مەبدە دژی لابردنی پارێزبەندین لەسەر ئەندامانی پەرلەمان بە تایبەت لەسەر سکاڵای بەرپرسانی دام و دەستگا دەستوریەکانی هەرێمی کوردستان و سەرکردەی حیزبە سیاسیەکان تەنانەت ئەگەر سکاڵاکار لە حیزبەکەی خۆشمان بێ دژی ئەمەینە وەکو مەبدە و پێمان کارێکی خراپە پێمان وایە ئازادی ڕادەربڕین و قسەکردن بۆ ئەندامانی پەرلەمان فراهەم کراوە ناکرێ ئێمە سنووری ئازادیەکانی ڕادەربڕینی ئەندامانی پەرلەمان سنووردارکەین بەداخەوە زۆر هەوڵماندا فراکسیۆنە جیاوازەکانی تریش بەڵام گوێمان لێ نەگیرا سەرنجام بە بڕیارێکی زۆرینەیەکی دروستکراو و بە پێکهێنانی یان بە بەکارهێنانی پێکهاتەکان لە یاریەکی زۆر ناشرین کە تەسەوڕەکەم لە مێژووی کوردستاندا یەکێکە بێ لە ڕۆژە ڕەش و بڕیارە خراپەکانی پەرلەمان کە سەرنجام یەکریزینەوە فراکسیۆنەکانی تێکدا ئێمە لەگەڵ ئەمە نەبووین بەڵام ئەمە کراو ڕوویدا مەسەلەکە پەیوەندیدار نییە بە جێبەجێکردن یان جێبەجێنەکردنی بڕیاری سەرۆکی پەرلەمان چونکە پەرلەمان دامەزراوەیەکی تەشریعیە یاسادانان و هەروە ئەرچی چاودێریکردنیشە بڕیارەکانی بە زۆرینە و بە زۆرینەی ئەندامانی پەرلەمانە درێن مەسەلەکە ئەوەیە بێ ئەهەمێتکردنی دامەزراوەی پەرلەمانە وەکو دامەزراوەیەکی گرنگی یاسادانان کە یەکێک لە هێزە سیاسیەکان زۆرینەیەک پێک بێنێ و بیەوێ باڵادەستی خۆی بەسەر دامەزراوی پەرلەماندا بسەپێنێ سەرۆکایەتی پەرلەمان یان سەرۆکی پەرلەمان ئیستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە پێ ڕێکەوتنامەی سیاسی ئێمە هەرگیز بیر لەوە ناکەینەوە ئەم پۆستە لە بەرژەوەندی باڵا بەرژەوەندی حیزبی خۆمان بەکاربهێنین ئەمانەوێت ئەم پۆستە وەکو پۆستێکی گرنگ و پیرۆز کە نوێنەرایەتی هەڵبژێدرا و دەنجی خەڵکی کوردستانەکە لە پێناوی مەساڵحی خەڵکی کوردستان لە پێناوی باشکردنی ژیان و وزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە پێناوی چاودێریکردن دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بنیادنانی حکومڕانیەکی دروست کارەکانی پەرلەمان بکرێ نەک ئێمە زۆرینەیەکی سەپێنراو لە پەرلەمانی کوردستان بیوێ بە ئارەزووی خۆی کارەکانی پەرلەمان ڕای بکە بۆی ئەمە لەسەر ئەم بنەمایە تەسەوڕەکەم پێویستیمان بەوەیە بە ڕێکەوتنامەی سیاسیماندا گفتوگوۆیە بکەین ئەو ڕێکەوتنامەی ئێمە کردومانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومانەیەمە ڕێز لە ئیمزای واژۆی خۆمانەگرین پێویستە هێزی بەرامبەریشمان کە پارتی دیموکراتی کوردستانە ئەمیش بە هەمان شێوە و هێزی تریش کە بزوتنەوەی گۆڕانەوە دیسان ڕێکەوتنی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کردووە بۆ پێکەنانی حکوومەت هەر سێ هێزی سەرەکی پێکێنەری حکوومەتی هەرێمی کوردستان زۆرێک هاوسەنجی هەبێ و لە پەرلەمانی کوردستان زۆرێک ڕێکەوتن و تەوافق هەبێت تەوافق بە ئامانجی ئەوەی کە بتوانین خزمەتی خەڵکی کوردستان بکەین و ئەو پرۆژانە بخەینە بەرنامەی کار کە خزمەت بە باشکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکە جگە لەوەی هەوڵ بدەین بۆ یەکریزی خەڵکی کوردستان بۆ ئەوی بتوانین بە یەکریزی ئەم قۆناغە سەختەی کە ئەمڕۆ ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێت تێک پەڕینێت ئەم حاڵەتە ئێمە بەداخەوە لە هەلومەرجی ئێستادا بەدی ناکەین بۆیە کارەکەین خەباتەکەین لە پێناوی ئەوەی کەوە ئەم ڕێکەوتنەوەکو خۆی جێبەجێ بکرێت و تاکی دەکەینەوە ئێمە لە مەسئولیەت و بەرپرسیارەتی ڕناکەین خۆمان بە بەرپرسارە زانین بەرامبەر بە هەلومەرجی ئێستای کوردستان بەڵام ئەبێ جۆرێک تەوازنیش لە هاوسەنجی هەبێ لە حکومڕانی و لە بڕیارەکان کە ئەدرێت لە هەرێمی کوردستان سپاس دەکەم کاک لوقمان بەڵێ بینەرانی بەڕێز ناوەڕێکی کورت و دەگەڕێنەوە ڕات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونستا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من
بە شیری ئاتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. سەداسەد سروشتی تامێکی نایە. ئایا منداڵەکەت هەوڵ ئەدات شتێکت پێ بڵێت؟ ڕەنگە ئازار بکێشێ بەهۆی خراپی دایبیەکەیەوە. ئێستا ئەتوانی دایبی لەم ساجۆی تەندروست تاقی بکەیتەوە بۆ ئاسوودەی مناڵەکەت. لاتەنیشتەکانی لاستیکین، زۆر بە خێرایی وشک ئەبێتەوە. پێستی مناڵەکەت بە وشکی ئەهێڵێتەوە. شەوێکی ئاسوودە و بەیانیەکی پڕ لە چالاکی پێدەبەخشێت. ئاسوودەیی مناڵەکەت لەگەڵ لەم ساجۆی دەست پێ ئەکات. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کە بێستم کەرم لای بەڕێز سەبارەت بۆی کە بەرەزوتت گرنگە دەست بۆ خاڵەت سنووریەکان دۆسیەی نەوت کای لوقمانی باسی و بەرهێنانی کرد. ئەگەر ئەمانە بکرێ قەیرانی موچە چاک دەبێت لە کوردستانە بەس یاخود نهێنیەکە چییە کە تاکو ئێستا دەست بەمە ناکرێەوە ساڵێکی شتێبەر بەسەر کابینەی نوێم؟ یعنی چاکسازی بنەڕەتی لە کوردستانە وەکو وتمانەوەی کاک لوقمانیش فەرمووی و بەرهێنان یەکێکە لە سێکتەرە گرنگەکان. بەگشتی ئەبێ داهاتەکان لە کوردستان ڕێک بخرێتەوە، یعادە نەزەری پیا بکرێ، سەرچاوەکانی داهات شەفاف بکرێ و لەو بەهەدەردانی ئێستا ڕزگار بکرێ و لە دەستی ئەو کۆمپانیانی حەزبیش نەجات بدرێت کە ئێستا بەشی زۆری داهاتەکانی دەست بەسەر ئاگرن و بۆ خۆیانی ئەبن. ئەمە
خاڵێکی زۆر زۆر داهاتەکان ناچێتەوە وەزارەتی دارایی نەخێر داهاتەکان خۆ زۆر وازەحە خۆی لە دوایین خیتابی سەرۆکی حکوومەتە خۆی ئەڵێ نزیکەی 140 بۆ 50 داهاتی نەوت بۆ حەق دەستی شەریکات ڕۆ شەریکاتی خۆیان ئەمە جگەلەوەی کە بەشێکی تر لە نەوت بەدەر لە وەزارەتی سامانە سروشتەکان و لە دەروی وەزارەتی سامانە سروشتەکان و کۆی لە ماوەکانی ڕابردوو زۆر پەرلەمانتار و ناوەندی تری بۆ حساد لە کوردستانە باسییانەکە لە دەروی ئەوانەوە ئەفرۆشرێ و ئەنێردرێ بێگومان داهاتەکە نایەتەوە ئەمە بەشێکە بەشی تری مەسەلەکانی تری گومرکەکانە مەسەلەی تری وەبەرهێنانە لە کوردستانە قۆرەخکردنێتی ئەمانە هەموو سێکتەری گرنگن کە زۆر لە خەرجەکان گرنگترن کە ئەبێ لە هەموو عملیەکی ئیسلاحە لە سەرانسەری هەموو نظامێکی ئیداریە لە دنیا یعنی وازەحە تۆ پێشەوەی دەست بۆ ئەوەبەری مهمە خەرجی کەم بکەیتەوە مهمە خەرجی ڕێک بخەی من ناڵێم بەڵام لەوە مهمتر داهاتەکە مهمە کە لە کێ دێ چۆن دێ چەنە باشە بەس مەسڕوو بارزانانی کە بانگەشەی کابینێکی بەهێز دەکات ئەگەر خۆی بیەوێ چاکسەزنیەتی ئیرادەی جدی هەبێت کەس ڕێگەری لێ دەکات بۆ نمونەوەکو مستەفا کازمی بیوێ خاڵە سنوورەکان کۆنتترۆل بکات چاکسازی ڕاستەقینێ بکات ئەزانی ئەمان تێکەڵەیەکن لە کارکتەری حزبی و یعنی تەنظیمکردنی لە چوارچێوەیەکی حکومیە ئەمان کە دێن حکوومەت ئەگرنە دەست ئەم کارکتەرانە مەسەرەن سەرۆکی حکوومەت یان جێگرەکەی کارکتەری گرنگی ناو حزبەکانی خۆشیانن ینی مستەفا کازمی جیاوازەکەی ئەوەیە کە لە هیچ حزبێکەوە نەهاتۆ لە هیچ حزبێک ناترسێ ئەوەی کە ئێستا دیارە نازانم خۆ ینی واردیش نییە ئاوا بۆی بچێتە سەر لەم فەوزایی عێراقەکە ئەو هەموو سیراع مەزهەبی و سیراعی ئیقلیمیە لە عێراقا هەیە ڕێگەبن بە پیاوێکی ناحزبی بە کەیفی خۆی مەساڵحی هەمویان خاتەمە ترسیەوە قسەکە لەوەیە یعنی بۆ نمونە سەرۆکی حکوومەت مەساڵحی حزبەکەی خۆشی لەبەر چاوەگرێ مەساڵحی شخصی خۆشی لەبەر چاوەگرێ بۆی ئاسان نییە دەستبەرێ بۆ بڕینی قوتی حزبەکەی خۆی و گیرفانی حزبەکەی خۆی هەڵبتەکێنێ لە مەرحەلە یەکەمە ئەمە بۆ جێگری سەرۆکی حکوومەتیش ڕاستە بۆیە زۆر جار کە ئەوترێ چاکسازی ئیرادەی ئەوێ چاکسازی قوتێکی پۆڵاینی مهمی ئەوێ ئەمە ئیرادە و قوتەکەیە مەسەلەن بەڕای من کە تۆ باسی چاکسازی ئەەکەی کاکە مهمە لیوا هەیە لیوا لە کوردستانە هەیە بندیوارە یعنی یەک لیوا چەکدار لەم سەرەوە بۆ سەرحیمایی کەسێکە ئیرادە ئەوەیە تۆ بێ ئەم لیوای هەڵبۆشێنیتەوە لە بنەڕەتایانی ئیرادە ئەوەیە تۆ بتانی موچەی 10,000 کەسی بندیوار ڕابگری کە کارکتەری حزبەکەی خۆتن یانی مەسەلەن نزیکەی 6,000 پاسەوان هەیە لە وڵاتەیە کە بەشێکی زۆریان ڕەنگە نەتوانن یعنی پێویست نەبن زیادە بن بۆ نمونە لە کاتێکا تۆ لەو لاوە دەیان هەزار هێزی ئاسایش و پۆلیس هەیە کە هەمومان بەیەکەوە پارێزن ئێخۆ ئەمە ئیرادەیە ئەمە قووەتە ئەمە کاریزماییە کە تۆ بتانی دەست بەری بۆ هەندێک سێکتەر کە یعنی دەست بۆ نەبراو بێ ئەوەی ئەوترێ بەڵام نە ئەمان مەسەلەن سەرۆکی حکوومەت خۆ نایە حزبەکەی خۆی تووشی داڕوخان بکە بۆ بەدا دەڕوخێ بە چاکسازی جێگری سەرۆکی حکوومەتیش نایە بەس دووکیان بە چاکسازیدا دەڕوخێن من پێم وایە ئەگەر ئەو چاکسازیە فعلی کە هەمومان ئەمانەوێ پەرلەمانی کوردستان ئێستا داوایەکە مەسەلەن جەناب داوایەکەی خەڵکی تر داوایەکە ئەو چاکسازیە بکرێ من پێم وایە زەرمەندی یەکەمی ئەو چاکسازیەکێتی و پارتیە بن لە بنەڕەتە چکە تۆ دەستی حەزب لە حکوومەت دوور خەرەوە و گومرک لە حزبەکان وەرگرە و داهاتی نەوت شەفافکە و کۆمپانیەکانی نەوت مەسەلەن ئەوە لێ بکە ئەمانە هەموو لە نەتیجە ڕەنگە حزبە گەورەکان زەرمەند ببن بەشی سەرۆکی حکوومەت مەسەلەن بەڵێ بەس وەکو ئەوەی کە جیاوازی کۆبنەوەی بەرپرسانی هەرێم و بڵێن هەر بە ئۆنلاین و ڤیدیۆ کۆنفرانس کۆ دەبنەوە لە پشت کۆمپیوتەرێکە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق کرێت ناو خەڵک جیاوازە یعنی ئەمە خۆپارێزیە لە کۆرۆنا باهێنی نەکەم یەکجاری بەڵام ئەوەش بۆ خۆی جۆرێک خۆشادنەوە لە بەرپرسیارەتی یان کۆرۆنا خۆ بەردزینەوەیە لە هین لە ڕاستیە ئەمەشان بۆ خۆی جێگەی قسەیە کابرایەکی ئەمە بۆ مانایەنێ کە من معجیبی عێراق یان معجیبی کازمی بم یان معجیبی چوزانم هەنێ هین بم بەڵام عراق لە ئێمەوە زۆر نزیکە کللتوری سیاستکردنیان زۆر لە ئێمەوە نزیکە تا ئێمە بەشێکین لە عێراق زۆر شتمان لە یەک ئەچێت تاریخێکمان پێکەوە هەیە ئێمە چاولەوانەکەین بۆیە ئەوان ئەەکەم بە نمونە ئەگەر ناخۆ یعنی عراقیش وڵاتێکی وێرانەیە و کازمیش تێبینی لەسەر بەڵام هەنگاوەکانی ئەوەیە بێگومان ئازایەتیە لەم سەردەمی کۆرۆنایە مستەفا کازمی سەرەکا بە هەموو شوێنەکە بەڵام سەرۆکی حکوومەت دێتە سلێمانی بەردی بناغەی شەقامێکی 100 مەتری لەو سەری سلێمانیدا ئەنێ نایەتە ناو سلێمانی دەستخۆشیەک سەردانێک بە سەرکردنەوەیەک لە مدیرەتی سەحابکە مەسەلەن ئەرەکاکە خۆ سلێمانی ئەکوڵێ بەدەست کرۆناوە 170 و کەمتریان زیاتری خەڵکی مردووی کرۆنا لە سلێمانیایە خەڵکی توش بوو 170 بۆ ئەوەندەی
لە سلێمانیایە کرۆنا لە سلێمانی سەری هەڵدا لە سلێمانی دەستی پێکرد شەپۆ لە دووەمە گەورەکەشی لە سلێمانی دەستی پێکرد سەرۆکی حکوومەت چیە بوو هات چارەکێکە لە تاسڵجۆ بە هاتایەتە مدیرێتی سەحارەکە کە دەستان خۆش بێت چیە کە نۆز کرونا چیە لە وڵاتەیە سەرێکی گەرمانی بدای ئەرەکە ئەمە چیەوە ڕۆژانە ئەوەنە خەڵک لە گەرمیانە تووشە بێ بە کرونا دێتە ئەوێ و بەپەلە ئەڕاتەوە بۆ هەولێر بێگومانە مشان جێگەی تێبینیە کە تۆ ناتوانانی سەرۆکی حکوومەتی ژەمەی نەکردووە بڵین هەر بێگومان جێگری سەرۆکی حکوومەتیش خۆ کارکتەری حزبەکەی خۆیە چێ لە گەرمیان سەردانی شوێنەکانەکان ناتوانێت سەرێکی گەرمیاندا ئەرە گەرمیان بۆ ئەکوڵی بەدەستی کرۆناوە مەسەلەن یعنی قسەکە لەسەر ئەوەیە بێگومان ئەمەشیان جێگەی تێبینیە کە سەرۆکی حکوومەتێک لە عێراق هەموو شوێنەکانە گەڕێ لەم کاتەیە بەبێ کەمامەوە تۆ ناتوانانی دیتە سلێمانی ناتوانانی سەردانی نەخۆشخانەیەکی سلێمانی بکەی بڵێ ڕێکاکە ئەو هەموو خەڵکە لە سلێمانی خۆ خەڵک ناڵێت تۆ وەرە پارە ببەخشەرەوە ڕاستە قەیرانە پارەی بەدەستەوە نییە میزانیە ناتوانانی هیچ بکەی بەڵام خۆ ئەتوانی بێتە سەحەی سلێمانی و بڵێ سەحەی سلێمانی سەحەی گەرمیان دەستان خۆش بێ خەڵکەکە واوە یعنی خۆ کۆمەڵی هەنگاو هەیە ئەوانەش جێگەی گلەیی سپاس دەکەم کاک لوقمان بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە پەرلەمانی کوردستان خەتای خۆیەتی کە ناتوانێت دانیشم کا لەسەر مەسەلەی خاڵە سنووریەکان موچە مەسەلەی ڕێکەوتن لەگەڵ عێراق یاخود هۆکارەکەی چیە مادەم ئەگەر حکوومەت ژنایەت بۆ پەرلەمان بۆ ڕێکاری بەرامبەر ناگیرێتە بەر من نازانم ڕێکاری بەرامبەر مەبەستە چییە قۆناغی بانکێشتردن لێپرسینەوەی غیابی ئەگەر ئەوان مەسەلەن ڕێکارەکانی پەرلەمان پێشێڵکەن ئێمە جارێ لە قۆناغ یەکەم داوای میوانداریمان کردووە کە ئەوەی ئەوانەی ئاماژەم پێ کرد لە بواری دارایی و لە بواری ئەو هێرشانەی کە وڵاتانی دەرو دراوسێ بەتەبەت تورکیا ساڵانێکە لە ڕێگای فڕۆکە جەنجەکان و ئێستاش بە ڕێگای زەمینی خاچ پێشێکی خاچ کوردستانی داگیر کردووە و کۆماری ئیسلامی ئێران تۆبارانی ناوچە سنوورەکانەکە و زەرروزیانێکی زۆری لە مەڕدار و لە وەرگاکان داوە داوای میوانداریمان کردووە تاکو ئێستا بە ئامانجی میوانداریش بەشداری نەکردون سزای ئەوەی بگەینە قۆناغی لێپرسینەوە ئێمەمان واقعەکە زانین لە هەرێمی کوردستان بۆیە جەختەکەینەوە لەسەرەوەی ئێمە پێمان وایە ئێستاش کاتمان بەدەستەوەیە کە ئێمە بتوانین گفتوگۆیەکی چڕ بکەین لەسەر دۆخی دارایی هەرێم ئێمە لە پەرلەمانی کوردستان سیاسەتی ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە ئێمە هاوکاری حکوومەت بین بە ئامانجی سەرکەستنی گفتوگۆکانی لەگەڵ بەغدا وارووا بە ئامانجی ئەوەی کەوا بتوانین چاودێریەکی ورد بکەین بە ئامانجی و پێشنیاری باش پێشکەش بکەین بە ئامانجی چاکسایەتیکردن لە دام و دەستگاکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و لە سێکتەرە جیاوازەکان بە ئامانجی دەرباسکردنی هەرێم لەو قەیرانە دارایی یانێ خۆ ئێمە لە پەرلەمانی کوردستان لەگەڵ حکوومەت بە چاوی دوژمنکارانە مامەڵە ناکەین ئێمە ڕاست تارکمان چاودێریکردنە بەڵام ئەمەنەوەی هاوکار بین لەم قۆناغەدا کەچی بۆ هاوکاریکردنیش تاکو ئێستا ئامادەیەکی وانە بووە کە ئەمانە بێن گفتوگۆ لەسەر ئەم پرسە گرنگانە بکەین کاتێک کە ئامادە نەبن گفتوگۆ لەسەر ئەم پرسە گرنگانە بکەین ئێمە دانیشین بە دیار کۆمەڵێک پرۆژه یاساوە کە ڕەنگە خزمەت بە هەلومەرجی ئێستانەکە لە ئەهمیەتیان کەم ناکەینەوە گرنگ نییە خەڵک ئێستا چاوی لەوەیە دۆخی دارایی هەرێمی کوردستان چاک بکرێ من پێش ئێستاش باسم کرد حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئامانجی چاکسازیەکی جددی بێتوانێت من یەک نمونەت بە نمونێکی بچووکت بۆ دێنمەوە زەویەک هەیە پارچە زەویەک هەیە هەر لەم هەولێرە کە ڕەنگە لە شار و شارۆچەکانی تریشە بێ لە نێوان 100 مەتری بۆ 120 مەتری بە سەدان دۆمنم دراوەتە قەتعی لێ دراوە ئەم زەویە تایبەتە بە زانکۆی کوردستان زانکۆی کوردستان زانکۆیەکی هەلیە تۆ بۆ دەی بەشی 2 ملیار دلار زەوی ئەدەی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەم زەویە بکە لە مزایەدەیەکی ئاشکرا بە سەرمایەداران و بە بازرگانانی بفرۆشێ موچەی 2 مانجی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی بۆ پێدا بۆ نایکا لە پێ بەرامبەر بۆ یاری گۆڵف و بۆ زانکۆی کوردستان تەرخانی کردووە ئەمە نمونەیەکی بچووکە سەدان حاڵەتی ئەوامانەیە ئەگەر حکوومەت دەست بۆ ئەمانە ببە ئەمانە توانێت قەیرانی دارایی بۆ چەند مانجێک خۆی ڕزگارکە کە ڕەنگە ئەو کات دۆخی نەوت سعری نەوت بەرز بێتەوە ئێمەش بتوانین هەرێم بتوانێت تۆزێک با بڵێن پارەی دەستکەوێت لە فرۆشتنی نەوت بەڵام ناکامان لە ناکات چێ پەنابا بۆ پارە بە چاکسازیکردن بە بڕینی موچەی خاننشینی پێیان نابێ حکوومەت ناتوانێت خۆی ڕزگارکە پارە بە مەسلەی پاسەوانی کاک بێستونی شاماژەی پێدا پاسەوانی ژمارەیەکی زۆرە بەڵام ئەمانە دەینی لەم مؤسسەیە نەقڵە بنێن مؤسسەیەکی تر موچەکە کەم نابێتەوە ڕەنگە ژمارەیەکی کەمیان هەڵوەرێن بۆیە چاکسازی ڕاستەقینە لە ڕاستیدا لە بواری وەبەرهێنانەکرێت تاکید دەکەمەوە هەرچی زەوی گرنگە لەم شارانە لە هەولێرە بەشێکی ڕەنگە لە سلێمانی لە دهۆک
دراوەتە کەرتی تایبەت بەبێ بەرامبەر دراوەتە کۆمپانیا بەبێ بەرامبەر یەک دنیا زانکۆ لە هەرێمی کوردستانەیەکە بێگومان گرنگە زانکۆ هەبێ بەڵام مادام زانکۆی ئەهلیە مادام بە پارە خوێندن پێشێش خزمەت گوزاری و خوێندن پێشێشەکە مەفرۆزە بۆ خۆی بتوانێت زەوی دابینکە بینایە دروستکە شوێن دابینکە چ زایەوەی کە تۆ بێی لە ناو جەرگەی پایتەختی هەرێمی کوردستان سەدان دۆنم زەوی بە بەلاش بدەیتێ بۆیە ئەگەر حکوومەت مەبەستیەتی ئەبێت دەست بۆ ئەمانە ببا ئەگەر لەمانە دەست پێ بکە بەیانی موچەی هاوڵاتیەکیش ببڕێ موچەی فەرمانبەرێکیش ببڕێ ڕەنگە فەرمانبەرەکە قبوڵی بێ بەڵام بەبێ ئەوەی دەستکاری هیچ حاڵەتێک بکە بەبێ ئەوەی پەنا ببا بۆ چاکسازیکردن لە دام و دەستگاکانی تر یەکسەر پەنا بۆ موچە بە ئەمە بە ئاسانی ڕەنگە تەقبول نەکرێ لای فەرمانبەران جگە لەوە کاکە ئێمە ئێمە بەشێکین لە حکومڕانی لارێن بەڵام ئەگەر ببینین لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا یەک وەزیر محاسبە نەکرا یەک بەڕێوەبەری گشتی نەگیراوە یەک جێگری وەزیر با بڵێن ئیجراعاتی لەگەڵ نەکراوە عەجەب لە وڵاتەیدا هەموو خەڵک وەک پەپولە بوو هیچ موشکیلەی نەبوو کەس گەندەڵ نەبوو کەس سامانی وڵاتی بەهەدەر نەبرد ئەمانە چاکسازی لەمانە ئەکرێ نەک یەکسەرێک تۆ پێی بێ پەنا ببێ بەرموچە بڕینی هاوڵاتیان کە ڕەنگە ئەمە بە کۆمپانیایەکیش جێبەجێ بکرێت باشە زۆر بە کورتی سەبارەت بە هیچ دیارەکەی موچەی مانگیسێ دابەژەکەی بەرەوەچوونێکتان کردبێت لە پەرلەمان و ڕێکەوتنیش لەگەڵ عێراق بۆچی ڕێکەوتنەکە ناکرێ کە کاک قوبات تەڵەبانیش خۆی سەرپەرشتی و دانوستانان دەکات بە کورتی بێ سوپاس دەکەم هەموو لایەکە زانن تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی ڕۆڵێکی گەورەی بینی لەوەی کەوە چەند جارێک هەوڵیاندا لەگەڵ وەزیری دارایی و لەگەڵ سکرتێری ئەنجومەنی وەزیران هەوڵیاندا بۆ ئەوەی کە بتوانن ڕێکەوتن نامەی لەگەڵ بەغدا سەر بگرێ بەڵام دۆخی دارایی بەغداش لە ڕاستیدا خراپە و بەغدا نایەوێ تەسەوڕەکەم نایەوێ مەلەفی نەوتی هەرێمی کوردستان وەربگرێت چونکە ڕەنگە عەقدەکانی نەوت گرێبەستەکانی نەوت ڕەنگە گرێبەستێک بن هاوسەنگ نەبن بە هاوسەنجی نەکرابن و ڕەنگە ئەو داهاتەی کە لە نەوتی هەرێمی کوردستانە فرۆشەوەکو پێشتر ئاماژەمان پێدا شتێکی وای دەست نەکەوێت بۆیە تەسەوڕ ئەەکەم عراقیش نایەوێ بە ئاسانی ڕێککەوێت تاکو ئێستا ئاسۆیەکی ڕوون نییە بۆ ڕێکەوتن ئەگەر ڕازگۆیانە قسە بکەین بەڵام ناومێدیش نین جارێک تر هەرێمی کوردستان چاوەڕوانی وەڵامی بەغداکە بۆی بتوانن گەرەشتری گفتوگۆکان دەست پێ بکەن بۆیە بۆ موچەی مانگی سێ تاکو ئێستا ئەوەی ئێمە با بڵێن چاودێریمان کردی و متابعەمان کردو تاکو ئێستا هیچ وادەیەکی دیاری کراو نییە بۆ دابەشکردنی موچەی مانگی سێ باشە بەس وەکو دواپیسەرم با بە کورتی بێ هیچ چاوڵێکەیە گفتوگوێک لە ناوێکێتی بۆ کشانەوە لە حکوومەت یا خۆڵپەساردنی کارەکانی حکوومەت تا ئێستا ئەوەندەی کە بە ڕێزداگەداربی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامانجی ئەمەنیە لە قەیرانی ئێستادا لە حکوومەت بکشێتەوە بیرۆکەی واش لێرانی یەکێتی نیشتیمانی کوردستان گەڵاڵە نەکراوە بە یەکێتی ئێوێ بە گفتوگۆ هەوڵ بدەین هەموو لایەکمان بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەم قۆناغە بکەین وە کێشەکانمان لەسەر مێزی گفتوگۆ و دانوستان چارەسەر بکەین و هەمومان لە بڕیارەکان هاوبەش بین هەمومان بە تەحملی مەسئولیت بکەین ئەگەر ئەم زمینەیە بڕەخسێ لە بەرامبەر هێزی بەرامبەر بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام ببێت لە شەراکەت لە حکومڕانی و یەکێتی خۆی بە بەرپرسە زانێ و یەکێتی نیشتیمانی کوردستان حکومڕانی بەشێکی گرنگی مەسئولیەتی بەشێکی گرنگی کوردستانی لەسەر شانە بۆیە یەکێتی خۆی بە شەریکە زانێ و چاوەڕوانی مەرحەمەتی کەس ناکە بەڵام ئەمانەوێ هەمومان بەیەکەوە بەرپرسیارەتێکە هەڵبگرین و قۆناغە سەختەکە تێبپەڕین سوپاس دەکەم کاک پێستون دەقێکیش بۆ ڕێز سەبارەت بە مەسەلەی موچە کە حکوومەت نەنەدا و خۆ چارەسەری پێ نەلەگەڵ عێراق ئەی چی بکرێ ینی فەرمانبەران چی بکەن یعنی هەرێمی کوردستان کارکتەری دیار لە هەرێمی کوردستان حزبەکان بخۆیان بە تایبەت یەکێتی و پارتی لەناو یەکێتی و پارتی شارە دەرەوە یەکێتی و پارتیش خەڵکەیە کە منتەمیە بۆ ئەوان خاوەنی ملیاران دۆلارە بە دۆلار نەک بە دینار ملیاران بۆیە ئەکرێ لە ئێستا وەکو پێشتریش زۆر خەڵک نووسیوانە و باسییان کرۆ تەنانەت خەڵکەیە مەلابەختیار مەکتەبی سیاسی یەکێتیە خۆ چەند ساڵێک پێش لەسە باسی فەردە دۆلارەکانی ئەکرێ ئیسیفادە لەوانە بکرێ لە کۆمپانیەکانی یەکێتی و پارتی بکرێ بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغە من پێم وایە بای ئەوە یەکێتی و پارتی خەزێنەکانیان پارێتیایە کە بتوانن موچەی فەرمانبەرانی هەیە نازانم من بڕواناکەم بیکەن ئەمە هەنگاوێکی لە پێشینە و سەریع بۆ ئێستا دوای ئەوەش وەکو تەکیدم کردەوە دەستبردنە بۆ چاکسازی بەڵام چاکسازی لە داهات نەک لە خەرجیەکان لە گیرفانی موچە بەڵێ سوپاس دەکەم سوپاس بۆ بەڕێزکاک بێستون فاقەندانی پێش پەرلەمانی کوردستان لە سەوەی سەرکی هەروە لاو لێرەوە بەڕێزکاک لوقمان وەردی پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ